دوجار حکومت بڕیاری سەپاندنی سیستەمی ئەلکترۆنی و ئۆنلاینی بەسەر خوێندنی ئەم ساڵدا سەپاند و بڕیارەکەش نیگەرانی قوتابیان و مامۆستایانی لێکەوتۆتەوە. بەشێک لە قوتابیان باز لەوە دەکەن سیستەمی ئۆنلاین تەنها بەڕێکردنی وانەکانە و قوتابیان لێی سوودمەند نابن. سیستەمی خوێندنی ئۆنلاین وەکو دکتۆرەکان و مامۆستا بەڕێزەکان دایێنن هەر ڕسمی وەرقەکەیە دایێنێت و یعنی بەبێ ڤیدۆ بەبێ سەوت هەر ئەوەنێ کە خوێندکار تعلیق بات هەنی خوێندکارێک ناتوان داخڵ بن. ینی ئێمە من چەند جارت خۆم داوام کردووە کە ناتوان داخلی کلاس ڕوون بم دکتۆرەکە ینی جواب نەبووە. سەرڕای ئەوەی زۆرینەی مامۆستایان لەگەڵ ئەوەدا نین پۆلەکانی یەکی بنەڕەتی تاوەکو نۆی بنەڕەتی بە شێوازی ئۆنلاین بێت، بەڵام وەزارەتی پەروەردە بێگەڕانەوە بۆ ڕاوبۆچوونی مامۆستایان و قوتابیان بڕیارەکەی سەپاند. بەشێکی زۆر لە بەڕێوەبەری قوتابخانەکانی هەڵەبجە لە کۆبوونەوەیەکدا بڕیاری ڕەتکردنەوەی سیستەمی ئۆنلاینیاندا و وا بڕیاریشە سبەی لە سلێمانی سەرپەرشتیارانی پەروەردەی و بەڕێوەبەران لەگەڵ پەروەردەی سلێمانی کۆ ببنەوە و داوا بکەن سیستەمی ئۆنلاین هەڵبوەشێتەوە. بەڵام ئەوەی من تێبینیم کردووە زۆرێک لە مامۆستایان و لە بەڕێوەبەرەکان بڕیاریان ناو کە پابەند نەبن پێوەی سبەینێش لە نێوان بەڕێوەبەری و پەروەردە و یەکەی سەرپەرشتیاری ڕۆژهەڵات لەگەڵ بەڕێوەبەرەکانە مناقەشەیەکی گەرموغڕە بێ لەسەر و بابەتە. کۆرۆنا کراوە بە وەسیلە ئەندامێکی لیژنەی پەروەردە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت حکومەت کۆڕۆنای کردووە بە ئامرازێک بۆ داخستنی دەرگای قوتابخانەکان. لە هەمان کاتیشدا چەندین جار داوایان لە وەزارەتی پەروەردە کردووە بەشداریان پێ بکەن لە کۆبوونەوەکانیان تایبەت بە پەروەردە، بەڵام وەڵامیان نەداونەتەوە. تەمەناکەم حکوومەت دیراسەی باشتر بکە گومانێکیش لای هاوڵاتیان دروست بووە کە کۆرۆنا کراوە بە وەسیلەیەک لەگەڵ ئەوەی کە قەناعەتمان هەیە ڤایرۆسێکە و هەیە و مرۆڤایەتی تووشی ناڕەحەتی کردووە، بەڵام لە وڵاتانی دنیا دەرگای خوێندنگاکان کراوەتەوە، دەرگای باڕ و مەلها و شوێنە ناپێویستەکان داخراوە، بەڵام لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە بازار هەیە، بۆ نەحزبیەکان هەیە، بۆ نەکۆمەڵایەتیەکان هەیە، تەنها دەرگای قوتابخانەکان داخراوە کە ئەمە کارەسات و مەترسی دروستەکە لە داهاتووە. ئێمە لە ماوەی ئەم 2 ساڵە چەندین پرۆژەمان داوەتە بە وەزارەتی پەروەردە و داوای دانیشتنمان لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە کردووە بەداخەوە تا ئێستاش وەڵاممان وەرنەگرتوتەوە. داوامان کردووە وەزیری پەروەردە بانگهێشتمان کاتە ناو کۆبوونەوەکانی وەزارەتەکەی بەداخەوە تا ئێستا بەدەمانەوە نەهاتووە. لە وڵاتێکی وەکو سوید حکومەت بۆ هەر خوێندکارێک لاپتۆپێک و هێڵێکی ئینتەرنێتی بەبێ بەرامبەر بۆ قوتابیان دابین کردووە. بەم شێوازە بەبێ گرفت خوێندنی ئۆنلاین بەڕێ دەکرێت. لە هەرێمی کوردستانیش بەشێک لە دایک و باوکان ئەگەر موچەی 3 مانگیان بخەنە سەریەک ناتوانن لاپتۆپێک بۆ منداڵەکانیان بکڕن، جگە لە خراپی هێڵەکانی ئینتەرنێت و نەبوونی پارە بۆ کڕینی کارتی ئینتەرنێت و دەیان گرفتی دیکە. بەڵام جاکوا بەرپرسانی سەرەوە کاتێک بڕیارە قورسەکان دەدەن بیر لە گیرفانی چینی هەژار دەکەنەوە، ڕەنگە لە گیرفانی خۆیانەوە سەیری چینی خوارەوە بکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی. کلیک لە چوونە ژوورەوە بکە.